بەناوی خۆی گەورە و میرەوان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست پێکشاد دەبینەوانێ. ئەمڕۆ دوو بابەتم بۆ دەستنیشان کردوم، بەڵام سەرەتا باس لە بابەتی تایبەتی یەکەم دەکەم کە تایبەتە بە یاری کلاسیکۆ و دەرەنجامەکانی یاری کلاسیکۆ و بە هەموو خاڵە پۆزتیف و نێگەتیڤەکان چ بۆ بەرشەلۆنە چ بۆ ڕیاڵ مەدرید. پێکەوە لێرە شەنوکەوێکی تایبەتەکەین و شیکارێکی ورد و دریشتەکەین بۆ بارودۆخی یارەکان و پێی پێویستی ئەمڕۆ باس لە یاری دێربی شاری مانچستەر دەکەین. تاوان ڕەنگە دواتر کۆمەڵی هاوڕێ بێنە لایڤەکەوانێ ئەم سەرەتا قسەکردانەیەمان لەبیر چێ، بەڵام ئێمە لە سەرەتایەکەوە دەست پێ دەکەین بۆی کە باس لە شکستی کلاسیکۆ یاخود هەموو دەرەنجامەکانی بکەین لەوەی کە ڕوویدا. تاوان پێش هەموو شتێکەگەرێمە هەڵسەنگاندنێکی گشتی بۆ کلاسیکۆ بکەین. کلاسیکۆ لە دۆخێکی خراپە بۆ بەرشەلۆنە تەوقیتەکەی هاو تا ڕیاڵ مەدرید. یعنی ئەگەر کاتی کلاسیکۆ وەربگرین تەوقیتەکەی بۆ بەرشەلۆنە زۆر خراپتر بوو تا ڕیاڵ مەدرید، چونکە ئێوە دیقەت بەن بەرشەلۆنە لە یعنی ئەگەر هێڵەکانی یاریگا دابشکەی ڕاستە ئێمە دەڵێن بەرگری ناوەند ئەڵێن هێرشبەر، بەڵام خۆی ئەسڵەکەی چییە؟ بەرگریە، یاریزانی ئیرتیکازە، یاریزانەکانی ناوەندە، یاریزانەکانی پشتی هێرشبەرە و یاریزانی سەرڕمە. یعنی ئەگەر دابشکارەکە بکەی هێرشبەر پشتی هێرشبەر، ئەگەر بەم شێوەیە بڕین ناوەند ئیرتیکاس بەرگریکارەکان بەم هێڵانە قسە بکەین. بەرشەلۆنە لە بەرگری پێکانیە، لە ئیرتیکاس پێکانیە، لە ناوەند پێکانیە، لە هێڵی هێرشبردنیش پێکانیە. واتە لە ڕەکایزە سەرەکیەکان بەرشەلۆنە پێکانیە بوو. بۆیە تەوقیتی کلاسیکۆ، کاتی بەڕێوەچوونی کلاسیکۆ بۆ بەرشەلۆنە لە کاتێکی گونجاوە نەبوو. بە پێچەوانەوە بۆ ڕیاڵ مەدرید کاتەکەی باشتر بوو، چونکە ڕیاڵ مەدرید لەم ساتەوەختە پێکانی تازەی نییە، دابڕانی تازەی نییە، بەپی کاتەکان بەم جۆرە باشتر بوو. خۆ ڕەنگە ئێستا بەشێک لاوڕیان بڵێن ئەگەر ئەنجامەکە بەرشەلۆنە بیبردایەتەوانێ ئێستا بە پێچوان نەخێ. من بە هەموو دۆخەکان بە هەردوو بارەکەیە من پێم وایە تەوقیتی بەرشەلۆگەر بەرشەلۆنە شەوی ڕابردووش بیبردایەتەوە کار چەنە تاخڵێکی شەست یەکێک لە باشترین یارەکانی کرد. ئەگەر بەرشەلۆنەش بیبردایەت منەر پێم وایە تەوقیتی بەرشەلۆنە کاتێکی گونجاو نەبوو بۆ کلاسیکۆ. چۆن هەفتەی پێشوو کە چاوی بردیەوە لە بلباو هاتم ستایشم کرد، ئێستاش بەعاینن شێوە هاتمانێ. سەرەتا حەزەکەم لەسەر بەرشەلۆنە بۆسم، دواتر دەچمە سەر ڕیاڵ مەدرید. زۆر هاوڕێ گلەی لە بەرشەلۆنە دەکەن، وەکو پێم وتی تەوقیتی کلاسیکۆ بۆ بەرشەلۆنە کاتێکی گونجاو نەبوو. ئەوەی بەرشەلۆنە لەو یاریەدا جێبەجێ کرد دڵنیا بن لەوەی کە زیاتر بوو لە توانا و تاقەی خۆیان، زیاتر بوو لە ئەوەی کە پێشکەشەکەن. بۆ لەبەروی پێگاتی بەرشەلۆنە کامڵ نییە، پێگاتی بەرشەلۆنە نوقسانێکی زۆریە. بەشێک لە پرسیارەکانەوەی گۆڕانکاریەکانی چاوی یارەکەی تێگا. بەڵێ ڕاستە لیڤاندۆڤسکی مانگێکە پێکانە، لە دوایان پێکانە بیتۆ لە یاری کلاسیکۆ بەشداری پێ بکەی، ئەمە کارێکی قورسە. بەڵام من پێم وانێ ڕۆڵی فێران تۆرێس و لیڤاندۆڤسکی جیاوازێکی وا دروستکە و بگرە من لیڤاندۆڤسکی زیاتر بە ئیزافە ئەزانم تا دانیشم ئەفزەڵێتی فێران تۆرێسی بدەم بەسەرە. برنەدەرەوەی جواو کانسیلۆ بۆچی بوو؟ بۆ گۆڕینی شێوازی یاریکردنەکەی بەرشەلۆنە بوو، چونکە بەرشەلۆنە سەرەتای یاریکە دەستی پێکرد بە پلانی 3-4-3 یاری کرد بەرشەلۆنە، بەڵام دواتر لە گۆڵی یەکسانی ڕیاڵ مەدریددا بەرشەلۆنە پلانەکەی گۆڕی. یەک کێشە هەیە یعنی بەداخەوە من دایم ئەمە باسک. پشیلەکە لەوەیە ئێمە لە پشتی تەلەڤیزۆن و کە دانیشین سریالەکانەکەین بەدڵی خۆمان ڕەخناگرین لەوەی کە ئەمە چۆنە و ئەم یاریزانە چییە و ئەو بۆ دانیشان و ئەوە ئەوەی بکردا وایە ئەوەی کردا. بەڵام با من کۆمەڵێ بابەتە پێ بڵێم پێکەوە بابەتێ مناقەشە بکەین. تۆ دەڵێ بۆ کانسیلۆی بردە دەر، تۆ بینیت کە کاماڤینگا هاتە ناوە پەستانی سەر کانسیلۆ چی بوو؟ بینی یەک تۆپ کانسیلۆ بە تەواوەتی سەرکەوکە لەگەڵ کاماڤینگایە بوو.
کانسیلۆ بە درێژایی یارەکە مانوو بوو، کانسیلۆ لە مەرکەزی خۆی یاری نەکرد، پەستانێکی زۆری لەسەر ڕیاڵ مەدرید دروست کرد بوو. بەڵام ڕاستە ڕافینا پاژە و پێکانە دەرفەت پێدان من بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵیانە بوو. بەڵام وەکو بارودۆخی کانسیلۆ و کۆم جۆرە یاریزانەکە ماندووبوونە لەوە چێ ڕانەری توانای جەستە یاگاداری چاوی بکاتەوە بڵێ کانسیلۆ پێویستی بە دانیشانە ماندوو بۆ یاریزانەکە خۆ ئەکرێ ڕانەر بەرپەرچیە مەژباتەوە، ئەکرێ ڕانەر پێداگیر بێ لەوەی کامە بێنێ. بەڵام وەکو ڕەخنەگرتن بڵێم لەسەر بەرشەلۆنا نا بە هیچ جۆرێک ناتوانێم ڕەخنە بگرم لەسەر بەرشەلۆنا. بە دیوی هاندەربوون، بە دیوی شیکاری، بە هەموو دیوێکی منطقی تۆ ناتوانانی ڕەخنە لە بەرشەلۆنا بگریت، چونکە بەرشەلۆنا لە تەواوی هێزیان نەبووە، چونکە بەرشەلۆنا تەواوی پێگاتەکەی لە بەردەمدا ئامادە نەبووە، چونکە بەرشەلۆنا لە بەشێکی زۆر لە بەشی یاریەکانە ئاسێکی ناوازە و پێرفێکتی پێشکەش کردووە. وازەحە ئەمە سەبارەت بە بەرشەلۆنا. ئەگەر بچینە سەر ڕیاڵ مەدرید هەنگاوەکە بگۆڕین بۆ ڕیاڵ مەدرید بۆ باس لە ڕیاڵ مەدرید بکەین. ئەمە شیکاری منە بۆ بەرشەلۆنا بۆ کلاسیکۆ کە پێم وایە دۆخی چاسەیە. زۆر ڕەخنەیە بیستم زۆر هاوڕێ تاگ مەکەن بۆ بابەتی ئەنچیلۆتی من دەمێکم بابەتەم یەکلا کردوتەوە ئانی بە داوای لێبوردنەوانێ لەگەڵ هیچ کەسێکی کووردا بابەتی ئەنچیلۆتی تاوتوێ ناکەم. تاوتوی ناکەم و مناقەشەی ناکەم لەبەروی من قەراری خۆم ماوە و مێژوەکەشی ئەم ڕانەرە قەراری خۆیەوە من دیاریم کردو وەکو باشترین ئەم کابرای مێژوو سەرکەوتنەکانی خۆشی وەکو باشترین دیاری کردو. لەبەرەوە پێویستم بەوە نییە بۆ تۆی بسەلمێنم و پێویستم بەوە نییە بۆ بینەرێکی بسەلمێنم کە لە ئەلفی تەدریب حاڵی نییە یا بۆ نمونە نازانێت تەئهیلی یاریزان چێ، نازانێت توانای یاریزان چێ، نازانێت تاقی یاریزان چۆن دابەشەکرێ. ئەمە بابەتێکی یەکلا بۆیە. بەڵام بە دیوێکی تر باباسیکەین. لە جێمی یەکەم لای زۆرمان ئەنچیلۆتی لە جێمی یەکەمان لە هەڵەیە بوو. بەڵێ لە هەڵەیە بوو. لە هەڵەیە بوو لەبەرەوەی حسابی زیاد لە پێویستی بۆ بەرشەلۆنا کرا. من وەکو دیوی شیکاری بۆ باسەکەم دوای ئەچمە سەر لایەنە تەکتیکیەکە. بەڵێ لە هەڵەیە بوو لەبەرەوەی حسابی زیاد لە پێویستی بۆ بەرشەلۆنا کرد. بەڵێ لە هەڵەیە بوو لەبەرەوەی بە جۆرێک لە جۆرەکان پلانەکەی یێرشبەری نەبوو، زیاتر پلانەکەی بەرگریکردن بوو. ڕاستە وەکو دابەشکردنی یاریگا هەر یەک دابەشکردن بوو، ینی هەموو یەک دابەشکردن بوو، هیچ جیاوازێک لە نێوانیانە نەبوو. بەڵام بۆ نمونە سەرکەوتنی مێندی جیاوازە کە مێندی یاریگا کارفاخاڵیش ناتوانێت بەو ڕێژەیە سەرکێ. باشە یاریزانەکانی دیکەی بۆ جۆرەی دابەش بوون. تۆنی کرۆس و چوامینی هەردووشیان ڕۆڵی ئیرتیکازیانە بینی، ڕۆڵی یاریزانی ژمارە 6یانە بینی. ئەو حەروچێ لە ڕیاڵ مەدریددا نەبوو. ئەمەوەکو لایەنێک کە ئێمە بینیری یارەکە بوون. جێم یەکەم ئەنچیلۆتی ئەها بەم دیوەی خۆمانە قسە بکەینەوەی کە هەیە. ئەنچیلۆتی هەڵەی کرد لە دانانی پێگاتەی سەرشە. بەڵێ ئەمەوەکو بینین. بەڵام با منۆکو دیوە تەکتیکەکەی پێ بڵێم. تۆ زانیت لە ماوەی مانگی ڕابردوو چەند دەستایشی لاوەکانی بەرشەلۆنا کرا؟ تۆ دەزانی لە ماوەی مانگی ڕابردوو ڕۆژنامەکانی جیان، تەواوی جیان، ڕاگەاندنکارەکانی کورد، هاندەرەکانی بەرشەلۆنا لە ماوەی ڕابردوو چەند دەستایشی لێهاتووی و یاریزانی لاوەکانی بەرشەلۆنایان کرد. کاتێ دۆدەی پلاندادنی پلان بۆ فێرمین لۆپێز دانی، پلان بۆ یامین لاماڵ دانی، پلان بۆ گۆیۆ دانی. ئایا شێوازی یاریکردن ئەمانە لەبەر چاوە تابی تۆ کەوت تەشکیلەی دانی بۆ نمونە بە مێندیڵی تۆ بەم جۆرە ڕوبەڕووی یامین لاماڵ بەرەوانێ؟ ئایا ڕانەر دەرفەتیەوەی هەیە و ناری بەرشەلۆنا بینی ئاوا لێ قۆڵ بێتوانێ؟ ئایا پێی دەڵێ ئەمە بۆ نمونە گاوی چەند یار کلاسیکۆیەکە بەشدارێک ئاوازە گاوی بێنە. فێرمین لۆپێز پێی دەڵێ ئەوە چۆن یاریەکە و چۆن یاری ناکە؟ گۆیۆ پێی دەوتڵێ ئەوە چۆن یاریەکە و چۆن یاری ناکە؟ ئایا تۆم یاریانەوەی بینیوە؟ ئایا ڕانەر دەتوانێت؟ بەڵام تۆ توانین دژی لیڤاندۆڤسکی پلاندانی، ئەتوانین دژی ڕافینا پلاندانی، ئەتوانین دژی ئەستێرە گەورەکان پلاندانی، بەڵام ناتوانین دژی ئەو لاوانەدانی. بۆیە باشترین حاڵەت بۆ ڕانەری لێهاتوو چییە؟ ئەوەیە کە تۆ پلانێکی بەرگری دانی و بتوانی تیپی بەرامبەر بخوێنیتەوە لەوەی ئاست و توانای چییە. ڕیاڵ مەدرید هەموو جێمیەکەم یەک تۆپی بۆ گۆڵ هەبوو.
یەک تۆپی بۆ گۆڵ هەبوو. ئەی تۆ زانی ئەگەر ڕیاڵ مەدرید بە پلانی هێرشی یاریکە ئەم لاوانەی بەرشەلۆنە مەجالیان هەبێ تاقە و توانایان تیا لەوەی کە جیاوازیەکان دروست بکەن. ئێمە دەڵێن جێمی یەکەم بەرشەلۆنە باشتر بووە واقعی یارەکە وەرەگرین. بەرشەلۆنە چۆن گۆڵی کرد؟ تەکتیکی گۆڵەکەی بەرشەلۆنە چۆن بوو؟ پرسیارەکەم. پاساتێک بوو لە شتیگنەوە دابەش بوو بە تەکتیکی و بۆشاییان لە قەفەزەکانی ڕیاڵ مەدریددا دۆزیەوانێ ئەوەنجە چوون گۆڵەکان کرد. بە هەڵەی فەردی ئالابا گۆڵەکە کرا. ئەڵێن لە بەرشەلۆنە تۆپێکیشمان هەبوو بۆ ستونی گۆڵ. فێرمین لۆپێز تۆپێکی کێشا بە ستونی گۆڵە. ئەی ئەوە چۆن بوو؟ هەڵی تۆنی کرۆس بوو. کەواتە تەکتیکیەن لە جێمی یەکەمە تەکتیکیەن هەردوو لا متەوازن بوو. هیچیان نەیانتوانی بەلایەتی و بە پلانی ڕانەر بگەن بە گۆڵی تیپی ڕکابەت. ئالابا خۆی تۆپەکە دەداتە لیڤاندۆڤ دەیداتە گۆندۆگان بۆ گۆڵی یەکەم. تۆنی کرۆس خۆی تۆپەکە دەداتەوە. بەڵام بەڵێ وەکو پرێسینگ وەکو وەرگرتنەوەی تۆپ لەم حاڵەتەیە بەرشەلۆنە سەرکەوتوو بوو. خۆ قابلە تۆ ئەگەر گۆندۆگانە و پەستانە دروست نەکا چۆنە گۆڵە تۆمارەکری. ئەگەر بۆ نمونە فێرمین لۆپێز بەم شێوێنێتە سەر تۆنی کرۆس چۆنە گۆڵە تۆمارەکرێ. بەڵام لەگەڵ ئەمەیە ڕاهێنەر ئەم پلانە بەشێکە بەڵام پلانی سەرەکی ئەوەیە کە تۆ بە شێواز و بە تەکنیکی خۆ بگەی بە گۆڵکردن. بۆیە جێمی یەکەم ژیرانە مامەڵەیەکە ئەگەر تۆ لەوەی کە نازانین چۆن ڕوبەڕووی ئەم لاوانی بەرشۆنە بیتوانێ بەم جۆرە مامەڵە بکەی. جێمی دووەم تاوان جێمی دووەم تەبانەوە ئێستا یەک کۆمنتم بینی ئەڵێ جێمی یەکەم ئەبوو 3 گۆڵ بکرێ. یعنی من هیچم نەوتوە لەوەی کە گۆڵەکە تاوان تۆزێ ئەم مشکلەی جمهوری بەرشۆنە و ڕیاڵ مەدرید لەگەڵ ڕێزمە ئەوەی کەیتە کە دۆڕانی قوبوڵی ناکات لەوەی بابەتەکەی تێگەێنی. من پێ دەڵێم جێمی یەکەم تۆ ئەو تۆپەی فێرمین لۆپێزە بووە لەگەڵ ئەو گۆڵی گۆندۆگانە کە هەردوو شێڵی تاچی یاریزانەکانی ڕیاڵ مەدرید بووە. حاڵەتێکی شیتیایە ئەوەی چوامینی ڕاکێشانێکی تایە وابزانام چوامینی بەڵێ ئاراوخۆ ڕادەکێشێت کامە ڕاکێشانێکی تیا دوای دەستی لێبەردەداتوانێ ئەحتیکاکێکی تیا نازانم من ینی ناچمە حاڵەتە پێ بڵم 100% پەنارتی پێ بڵم 100% پەنارتی نییە ئەمە حاڵەتێکی بەو جۆرە نییە. بەڵام ئەمەوە و تێگەێنم ئەمەوێت لەوە حاڵی بیت بەرشەلۆنە لە جێمی یەکەمە ینی تۆ باسی تۆپی دوورۆبووم بۆکەی تۆپی بێمەترسیم بۆکەی ئەمانە تۆپ نین ئەمانە تۆپ نین. من باسی و تۆپانە بۆ کەم کە مەترسی دروستەکە. بەرشەلۆنە 2 تۆپی مەترسیداریە بۆ لە جێمەکەم خۆ بڕۆ سێری گەرانەوە 45 بزانە 45 چۆنە خۆ سێریکە من جوانم بینی. ئەو گۆڵە لەگەڵ ئەو تۆپەی فێرمین لۆپێز باشە ئەتوانی بڕۆی سێری ڕێتینگ یارەکەی کە بەرشۆنە چەند تۆپی ناوگۆڵیە بە درێژای یارەکە. بۆ جێمی دووەم یارەکە چی لێدێت؟ تەبعاً بەرشەلۆنە جێمی دووەم زۆر بە سەرەتایەکی باش دەستی پێکرد و بە عینەن حاڵەت دەستی پێکردەوە. خۆی کێشەکە لێرە لە چیەوە دەستی پێکرد؟ من قەناعەتم وایە خاڵی وەرچەرخانی ڕیاڵ مەدرید لەوە دەستی پێکرد کە ئانچیلۆتی درەنگ بڕیاریدا ئەبووە بیدایەتی جێمی دووەم خوێندنەوەی تاوای بۆ بەرشلۆنە بکردا لەوەی کە بە چ جۆریارەکە جێمی دووەم کە چووە ناوە ئەو گۆڕانکاریانەی بکردا کە دواتر کردی چونکە لە 15 خولەکی جێمی دووەمە تیپەکەی چاوی زۆر باشاتنەوەی ناویاریگا یاریزانەکان زۆر جوان دابەشبوونیانە بوو و خۆتان نزان بەرشلۆنە زۆر نزیک بوو لە تۆمارکردنی گۆڵ ئینگۆ مارتینێز و تۆپەشی کاراخۆ لە متابعەکەی لیە زۆر نزیک بوو لەوەی بەرشلۆنە بە گۆڵی دووەم بگا و ئەم گۆڵی دووەمە ڕێک هەڵەکەی ئەنچیلۆتی بوو ڕێک بەرپرسیارەتەکەی لە ملی ئەنچیلۆتی بوو چونکە تۆ جێمی یەکەم تەواو بەرشلۆنە خوێندەوانێت تەواو لە بەرشلۆنە حاڵی بووی ئەبێ لە سەرەتای جێمی دووەم گۆڕانکاریانە بکەی نەک دوای خەی بۆ خولەکەی شەست ئەمە بەشێکە لە چانس من پێم وایە 15 خولەکی جێمی دووەم ئەنچیلۆتی ڕیاڵ مەدرید بەخ دیاوەریان بوو کە گۆڵی دووەمیان لەسەر نەکرا بۆی کە یارەکە بێننەوانێ گۆڕانکارەکان بەچی دەست پێکات تەمە خۆتان زان کاماڤینگا ئێستا لە پلانی یاریکردنا بە جۆرێکی لیاتۆل لە زۆربەی ڕانەرەکان بەرگریکاری باڵەکان وەک بەرگریکاری باڵ نامێنن هەمیشەیان وەکو یاریزانێکی ناوەند بەشداریەکەن واتە
دێنە ناوانە یاریزانی ژمارە وەکو یاریزانی ژمارە 11 و ژمارە 8 بەشداری یاریەکانەکەن. ئەنی باڵەکانی بەرگری هاوشێوەی ڕابردوو نەماوە. باشە؟ گۆڕانکاری فێرلانمێندی بە کاماڤینگا تاوان زۆر هاوڕێ شەوی ڕابرد باسییان لەگەران و مێندی خۆی داوای دانیشتنی کردو. ئازیزی دڵە مەگەسێ یارەکەکەی بیدایەتی جێمی دۆم کە دەست پێیەکە کاماڤینگا و مۆدریچ و خۆسیلۆ خەریکی ڕاهێنانکردن. بەڵام کە دوای تۆپەکەی کە مەترسیەکەی دروست کرد و چیپا تۆپەکەی جێڕای و گۆڵەکە یەخسواسەخۆ گۆڕانکارەکە کرا. ئەمە زیاتر پەیوەندی بەوە هەیە. طبعاً مۆدریچ ئەسە بەشێک لاوڕێیان ڕەنگە داوایەوە بکەن کە مۆدریچ بە شێوازی سەرەکی یاریکە. دڵنیا بن لەوەی کە مۆدریچ ناتوانێت لە پێگاتی سەرەکی ڕیاڵ مەدرید یاریکە. و هەچ یاریکیش لە پێگاتی سەرەکی یاریکە ئەو ئاستە پێویستی نابێت. بۆ نمونەوەکو یارەکەی ئەتلێتیکۆ مەدریدی لەبەسەریە. یارەکەی ئەتلێتیکۆ مەدرید لە سەرەتاوە یاری کرد تووشی دۆخێکی خراپە و بیدایەتی جێمی دۆم بردیە دەرانێ. بۆ مۆدریچ وا باشترە ئەم مامەڵەیە تەندروسترە بۆ مۆدریچ کە هەموو یاریەک بە شێوەی یاریزانی یەدەک لە 30 خولەک لە 25 خولەکە بەشداری پێ بکرێت. بۆ چەند یاریکی ئاسانیش ئاسایە لە بۆ نمونە تۆ لەگەڵ قادشاری و لەگەڵ ڕاڤالیکانوارێ بچی لە پێگاتی سەرچاری بکەی. بەس وەکو دۆخی تر دۆخی ئێستەی مۆدریچ بۆ جێمی دووەمە بێ نەک بۆ جێمی یەکەم. لە جێمی دووەمە ئەو تاقە و توانای مۆدریچ پێیەتەنەوە لەماوەی ئەو 25 خولەکەیە و بە سوود وەرگرتن لە هیلاکی تیپی ڕکابەر لە بەرجەسەکردنی توانە لایەنتی پێڕکابەرەوە تۆ توانی مامەڵێکی تەندروست بکەیت. گۆڕانکارەکان ئەلێرەوە دەست پێ دەکەن. هێنانەوەی کاماڤینگا و هێنانەوەی مۆدریچ. مۆدریچ بۆ کاماڤینگا بۆ. تاوان کاماڤینگا بەشێک لە بەشەکان کەمکردنەوەی مەترسی کانسیلۆ و پەستان خستنە سەر بەرشەلۆنە لەوەی کە باڵی ڕاستی بەرشلۆنە و هێزەی نەمێنێ. چونکە زۆر بەهێز ڕوبەڕوو دەبنەوە باڵەکانی بەرشلۆنە بە درێژایی یاریەکە. ئەمە دوو بەشی پشتبەستن بە کاماڤینگا. هێنانە ناوەی مۆدریچ چی بوو لەگەڵ خۆسیلۆش کە دواتر بەشداری کرد. خۆسیلۆ بۆ هاتە ناو یاخود چی گۆڕی بۆ ڕیاڵ مەدرید. تاوان خۆسیلۆ کە دێتە ناوە بەشداری دەکات پەستانێک لەسەر هێڵی بەرگری بەرشلۆنە دروستەکە. تا پێش خۆسیلۆ دیقەت بدەن بەرگریکارەکانی بەرشەلۆنە ئاراوخۆ و کریستنسن و ئینگیۆ مارتینس زۆر نزیک بوون لە سیانی ناوەند. زۆر نزیک بوون لە یاریزانەکانی ناوەند. تۆ پێویستت بە چییە؟ پێویستت بەوەیە یاریزانێک بخەیتە پێشەوانە یاریزانێک بخەیتە ناو یاریزانانی بەرگری بەرشلۆنە تاوەی چی؟ تاوەی ئەم فەراغە دروستکەی ئەم بۆشاییە دروست بێ. ئەم بۆشایە لە نێوان یاریزانەکانی بەرشەلۆنەدا دروست بێ. یعنی تا تۆپەکەی چوامینی ریاڵ مەدرید مەترسی ڕاستەقینی نەبووە لەسەر گۆڵی. ڕاستە ڕۆدیگۆش تۆپێکی بواتەوە لە سەرەتا یاریە تۆپی کەوەری گرتەوانە و ڤالڤێردیە و کردیە دەرەوانێ ئەم تۆپە مەترسیدارە بوو. بەڵام وەکو مەترسی ڕاستەقینە تۆپەکەی چوامینی مەترسی یەکەمی ڕاستەقینەی ریاڵ مەدرید بوو. کەواتە خۆسیلۆ دەتوانێت بەرگریکارەکانی بەرشلۆنە زیاتر بباتەوە دواوە بەم شێوەش بۆشاییەک لە نێوان ناوەند و بەرگری بەرشەلۆنەدا دروستە بێ. ئەی لێرەدا کێ گرنگە؟ ئەنجە لێرەدا لوکا مۆدریچ گرنگە کە دەتوانێت بە تۆپەوە مامەڵەیەکی تەندروستکە و دەتوانێت دابەشبوونێکی باش لە ناو یاریگادا بکە بۆ تۆپ دابەشکردنەکان. بۆ تۆپ دابەشکردنەکان. لە هەمان کادا سوود لە چی وەرەگرێت؟ سوود لە ماندووبوونی یاریزانەکانی بەرشەلۆنە وەردەگرێت. ساوڕێ نووسیوێتی کاک محەممەد قسەیەکمان لەسەر ئۆریێل ڕۆمیۆ بۆ بکە. تاوان خۆی بەشێکی تۆپی پێم بەردەوامەوە دەڵێمەوە چانسە کە بە خدیاوەرە بوو تاو. ئەگنا تۆ یاریزانێکی کاریزما و گرنگی وەکو سێرجۆ بۆسکێتس لە دەست بدەی بەدیلەکەی ئۆریێل ڕۆمیۆ بێ. ئاخر کە باسی ئەوم بۆ کردنە مخولی سعودی جیاوازترە و هەموو شتێ قوی نییە بەو جۆرە نییە کە تۆ باسیەکەی زۆر هاوڕێ باسییانەکریان و وەڵا برۆزۆڤیج و ڕۆبن نێڤێس گرنگ نەبوو بەرشەلۆنە ڕۆمیۆ گرنگتر بوو. ئالەم ساتانەیە دەرەکەوێت کە چێ گرنگە و چێ گرنگ نییە. ڕاستە بەرشەلۆنە دیۆنگیە دیۆنگی بێتوانێ بەرشۆنە دیۆنگ و پیدری بێنەوەنێ هیچ کێشێکی ناوەندی نابێت. بەس کێشەش لە چییە؟ کێشەی بەرشەلۆنە لە پێکانی یاریزانانەیە. بەرشەلۆنە
دیۆنگ و پێدری ئامادە بن چیشی بە ئۆرلێن ڕۆمیۆ بەشداری پێ بکە. بۆیە من قەناعەتم وایە وەکو خوێندنەوە بەرشەلۆنە هیچ گلەیەکی لەسەر نیە لە شکستی کلاسیکۆیە ئەوەی لە توانایدا بۆ پێشکەشی کردووە تەوقیتی کلاسیکۆ بە بەرشەلۆنە گونجاو نەبوو بەڵام بۆ ڕیال مەدرید دۆخێکی جیاوازتر بوو. ڕیال مەدرید بە ئەزمون و بە لەیاتووی ڕایەنەرەکەی توانی یاریەکە پێچەوانە بکاتەوە توانی دۆخی بەرشەلۆنە هەڵسەنگ بێنێ. سەبارەت بە بێلینگهام یاریزانێکی ناوازەیە بۆی ڕیال مەدرید مەرجەکەی دۆرتمۆندی بێ جێبەجێ کرد ئەنجە گرێبەسی لەگەڵ کرد. بەڵام دایم بۆڵ سەنگاندنی یاریزان بۆڵ سەنگاندنی تیپ بۆڵ سەنگاندنی ئاسی تاکی یاریزان ڕاهێنەر بکەرەوە بە پێوە. من سەیرم لێیە شتەکان بۆ جۆرەنین کاتێک بۆ نمونە تۆ باسی دیبرۆی نەکەی ئێستا بۆ نمونە من هەر باسی دیبرۆینە بۆ بکەم ئەڵەی دیبرۆین لەگەڵ پیلیگرینی بەم جۆرە بوو لەگەڵ فلانکەس بەم جۆرە بوو بەس گواردیۆلا هات دیبرۆین گەیشتە ترۆپکی ئاستی دیبرۆین گۆڵی زیای کرد دیبرۆین ئەسیستی زیا کرد تەواوە. ڕاستەم قسەی تۆ ڕاستە بەڵێ گواردیۆلا هاوکاریکی زۆر باشی کرد تەسیریکی زۆریە بوو لەسەر یاریزانە. محەممەد سەلاح بە نمونە وەرگرە محەممەد سەلاح بەڵێ گۆڵکەر بوو بەڵام هاتە لیڤەرپوڵ ژمارەی گۆڵەکانی زۆر بە لێشاو زیای کرد و ێستا بوو بە ڕیکۆردێکی گەورەی لیڤەرپوڵ. ئێمە ژۆرگن کلۆپە بەڵێ ئەم قسەیەش تەواوە ڕاست. مێسی لەگەڵ گواردیۆلا و لەگەڵ ئەم و لەگەڵ ئەو ڕاستە مێسی بەهرەیەکی جیاوازە بەڵام بتێو نەتەوێ ڕاهێنەر و یاریزان پەیوەندیکی با میسی دەرکەین لە بابەتەکە نەوەڵا بەخود میسی زۆر باش بۆی نابێت بەری میسی توانە و تاقەیەکی تایبەتیە بە بێویژدانی بەرامبەر نەکەین یا بۆ نمونە ئاین پێ دەڵێم یاریزانگە درۆگبا لە سەردەمی مۆرینۆیە کەچی سوبحانەڵڵا بۆ بیلینگام لەبەرەوەی ئەنچیلۆتی ڕاهێنەریەتی جیاواز بیلینگام خۆیەتی لە دۆرتمۆند وەرزی ڕابردوو 32 گۆڵی کرد لە بێرمنگام 26 گۆڵی کرد لە هەڵبژاردەی ئینگلتەرا دایم گۆڵکار بووە لە ڕیال مەدریدیش هەرە بێ وابێ لە ڕیال مەدریدیش هەرە بێ بۆ جۆرە بێ هەر ئەو ڕقەمانەیە وێ هێناوێتەوە لە ڕیال مەدریددا ڕقەمەکان تۆمارەکە تۆ زانی بیلینگام ئەم شوێنێکی ئێستا یاریتیاکە نە لە بێرمنگام و نە لە دۆرتمۆند یاریتیان نەکردووە نە لە ئینگلتەرا یاریتیان نەکردووە یەکی هاندەری تۆپی پێ بێ یەکی هاندەری دۆرتمۆند بێزانێ ئەم شوێنەی بیلینگام یاریتیاکە لە ڕیال مەدریددا نە لە دۆرتمۆند نە لە ئینگلتەرا نە لە بێرمنگامە لەو شوێنە یاری نەکردووە با معلوماتە هەبێ ئەم شوێنە ئەنچیلۆتی بۆی داناوە ئەم مامەڵەیەکە و ئەم وەستانان و دابەشانەیەکە ئەنچیلۆتی بۆی داناوە کەسێکیش بینەری تۆپی پێ بێ ئەنچیلۆتی خۆشی لە یاریکردنا لەو مەرکەزە یاریە کرد هەر لە یاریکردنی خۆیان لەو مەرکەزە یاریە کرد بۆی ئەو ڕقەمانم پێوتی بەشکە ئاگاداری بیت من هیچی تر ناڵم لەسەر بێلینگام باسەکە چووە سەر چێلسی چێلسی بۆی نەکردین کاگە فەرمانجان ئەو باسەکەی بەرشەلۆنەی بەدڵ نییە بەخواڵێ بیرتە دەنگ و چێلسی سوپرایزی بۆ کردین کاکەلایەق ئەڵێ جەمال شەریف وتوێتی 100% پەنارتیەوەی چوامینی کە ئەو بڵێ 100% پەنارتیە و داوەرێکی نێودەوڵەتیە کەواتە 100% پەنارتی من شتەکە دەکەڕێت ینی ئەم من باس کردو تۆڵێم حاڵەتی لێدانە سزاکان تەوقوعی حەکەم ڕۆڵ دەبینێ لەوێ تەوقوعی حەکەم ڕۆڵ دەبینێ لەوێ مەرجی هەموو عەرقە لێ بێتە پەنارتی ئەسە بۆ نمونەوەی ئاراوخۆ و کاماڤینگا کە ڕوویە حاڵەتی کاسەیە بەڵێ احتیکاکی تیا بەڵام شتەکە ێزگارە و نەقورز نییە ئەوەی چوامینش عینە حاڵەتە بەس کە جەمال شەریف داوەرێکی نێودەوڵەتیە بڵێ 100% پەنارتیە کەواتە 100% پەنارتیە با ئەمە لابم بەڵام بچمە سەر ئەو ئەزیزانی کە پێیان وایە ڕیال مەدرید لە هەموو ڕوویەکەوانەیە خراپ بوو لە یاری دوێنێشەوە بەرامبەر بە بەرشەلۆنە بەس ڕێیتینگی یارەکە بۆ خوێنمەوانێ کە بەشکە بزانی لەوەی کە لەم یاریەیە چی بوو و چی گوزەراوە تاوانۆکو ڕێژەی تۆپ هەمووتان ئاگادارن
بەرشلۆنە ڕێژەی 152 تۆپی لا بۆ ڕیال مەدرید ڕێژەی 140 کامە تا ڕادێک ڕێژەیەکی متەوازنە. وەکو شوتەکان وەکو لێدان بۆ گۆڵ 15 لێدان بۆ گۆڵ 13 لێدان بۆ گۆڵ واتە 15 لێدان بۆ بەرشلۆنە 13 لێدان بۆ ریال مەدرید. بەڵام سێ لێدانی بەرشەلۆنە ناو گۆڵە 4 لێدانی ریال مەدرید ناو گۆڵی گرتووە کەواتە 13 لێدانەکەی ریال مەدرید مەترسیدارتر بۆ لە 15 لێدانەکەی بەرشلۆنە. وەکو هەلی ڕاستەقینەی گۆڵ کە لە دەست درابێ لە میاریە هەردوویانە یەکی یەک هەلی ڕاستەقینەی تۆمار لە دەستدانی گۆڵیان هەیە واتە بیگ چانس هەردوو تیپ بە جۆرە لە جۆرەکان تۆ کە ڕقەمەکان وەرەگریتەوە یەک بیگ چانسیان لە دەستداوە کەواتە یاریکی زۆر هاوسنگ بوو. من بە کۆی گشتیش پێم وایە ئەگەر کۆتاشت بڵێم لەسەر کلاسیکۆ بە کۆی گشتی پێم وایە بەرشەلۆنا و چاڤی زۆر شایانی ستایشکردنە چونکە باوەڕ بکەن من ئەمە باس لەوە ناگەم بڵێم ریال مەدرید پێکانی نییە بەڵێ ریال مەدرید دڵێکی بەرگری زۆر گەورەی پێکانە بەڵێ ریال مەدرید گۆڵچەکەی پێکانە بەڵێ ریال مەدرید هەر ئەم وەرزەی دەست پێ کردووە بە بێ ئێرشبەری سەرڕم ئەوە ئەنچیلۆتیە ئەو نیو ماڵەوە بۆ بەڕێوابە بۆ تەکا بۆ ماڵە ئەسا هەموو کەس کە باسی ریال مەدرید دەکا لەسەر ئەنچیلۆتی قسەیەکە ئەسڵم جەهاندەری ریال مەدرید هەر نابێت جوابی باتۆ تۆ باسی چیەکەی خۆلی ئیسپانیای یەکەمە چامپیۆنز لیگە یەکەمی کۆمەڵەکەیەتی تیپێکی بێکێشەیە لە کاتێکان تیپە دڵی بەرگریەکەی پێکانە گۆڵچەکەشی پێکانە و هێرشبەری سەرڕمیشی نەکڕیوە ریال مەدرید شایانی ڕخنە بەڵام چاوی و تیمەکەی پێکان بەرۆکی یاریزانەکانی کردو ئەو پێکانانەی بەرشەلۆنە زۆر قورسە باوەڕ بکەن ئەوە چاویە ئەم تیپەی ئاوایش تۆ توانێ ئاوە بەڕێوە بچن خۆ ڕەنگ نییە بەرشەلۆنە ئەم ساڵ ئامانجی بێ نازناوەکان دەسەبەر بکە پرۆژەی چاوی لە بەرشەلۆنە گەورەیە چاوی ئەوێت سەردەمی زێڕین دروست بکاتەوە دەیەوێت تێکەڵەیەک لە نێوان یاریزانە لاو بە ئەزمونونەکان دروست بکاتەوە بۆ بەرشەلۆنە ئەو شۆڕشەی کە گواردیۆلا کردی هێدی بەربا بکرێت چونکە زۆر قورسە و شۆڕشەی گواردیۆلا دروست بێتەوە ئەو شۆڕشەی گواردیۆلا ئەستەمە لە تۆپی پێیا دروست بێتەوانێ بەڵام چاوی هەوڵی ئەوە دەدا وەرزی ڕابردوو خولی ئیسپانیە ناومە دەستکەوتێکی گەورەیە ئەمساڵ کە بگاتە قۆناغی چارێکی کۆتایی دەستکەوتێکی گەورەیە هێشتا ڕکابەری خولی ئیسپانیش ماوێتی ئەمڕۆ من 5 یاریزانم پێکانە سبێنێ لەوە چە ریال مەدرید 6 یاریزانی پێکان بێ و ریال مەدرید ڕوبەڕووی شکست و دۆڕانەکان بێتەوانێ هیچ شتێ بەمە کۆتایی نهاتووە بۆیە من پێم وایە کلاسیکۆ ئەنجامێکی تەکتیکی بوو ئەنجامێ بوو کە هەڵگەڕانەوەی تیابولیاتوی تاکەسی یاریزان کە ڕەنگە بۆ نمونە بەرشۆنەش پیدری و یا لیڤاندۆڤسکی لە ترۆپچیا ساوا بتوانێت ئەو جیاوازی بیلینگام دروست بکاتوانێ بەڵام ئەمانە کۆمەڵە ڕووداوگەلی کلاسیکۆ بوون و ریال مەدرید 3 خاڵی گرنگی دەسەبەر کرد بۆ بردنەوەی کلاسیکۆ دەچمە سەر بەشی دووەم زۆر بە خێرایی خوا پێما بێرفیا بەشی دووەم ناکەم هەرەوە بە سەریایی بۆتان باسەکەم باسێک لە یارەکانی ئەمڕۆ دێربی شاری مانسەر بەڕێوە دەچێت مانسەر یونایتد و مانچستەر سیتی یاریکی تایبەتمەند لە سەریارگای ئۆڵد ترافۆرد یاریکی لووتکە بۆ هەردوو تیپ مانچستەر یونایتد بۆ گەڕانەوە مانچستەر سیتی بۆ درێژەدان بە ڕکابەری چونکە سیتی ئەم یاری مانچستەر یونایتد و دواتر یاری بۆرنماس دوایەوە لێشەیە یاری قورسی دەست پێیەکە ئیتر بارودۆخی حەسم بۆ سیتی دەست پێیەکە ئەم ساڵی پار نییە ڕکابەرێکە دەبێت ئەم ساڵ زیادر لە ڕکابەرێ لە پریمەر لیگ وجودی دەبێت و ئەوە نییە بڵێ یەکتی خاڵەکانی لە دەستدایتە من دڵم پێی خۆشە نه ئەم ساڵ تاوەکو ئێستا ئەرسیناڵ لێڤەرپۆڵ تۆتنام لە ململانەکەیە لەگەڵتان بۆیە سیتی ئێستا بێ ئەزمون و توانای خۆی پێشکەش بکە وەلیاتوی خۆی نمایش بکە و ئەم جۆرە خاڵانە لە دەست نایە چونکە دوای ئەم یاری بۆرنماسە لە دوای یاری بۆرنمۆسەوە یارەکانی مانچستەر سیتی زەحمەتتر دەبن و تۆتنامیش بەرەو هەفتە قورسەکانی تر هەنگاوڵ دەگرێت یارەکانی بەرەو قورسی هەنگاوڵ دەگرن سبەی پشتیوان بەخوا بە تەواو فاسیل باسی لە دێربی مانچستەر دەکەین کامڕۆ شەوی ژیاری ناپۆلی میلانیشێ شیکاری وەشی لێرا بە کۆتا دێنم واتان لەگەڵ